ئێمە ئیشەکانمان وەکو بە شێوکی عامکە باسی شەکانەکەین شەکانمان زەخرەفەیە و زەخرەفە لەگەڵ هێڵە لە کۆمەڵێک هێڵ ئێمە ئیشی زەخرەفەمان دروست کردو بە تەلەبەکان نزیکی 2 مانگە ئیش بۆ ئەم بابەتەکەین لەوحەکان 156 لەوحە بوون بەڵام بە بۆنەی بێشوێنیەوە نەماتوانی هەمووی دابەزێنین توانیمان 100 لەوحە دابەزێنین هەر خوێندکارەوە ئیشێکی کردبوو و ئیشەکانیشمان زیاتر باز لە کۆمەڵە نەخشونیگارێکە کە لە سەردەمی کلاسیکەوە تاکو ئەم سەردەمە وجودی هەبووە وجودی شێمێنێ ئیشەکانمان زیاتر بە ئەلوان کردووە ئەو تەلەبانەشی کە بەشدار بوون لە باتی ئیشێک تیا بۆ مەسەلەن ئیش بە سێ ئیش بەشدار بووە تیا بە 2 ئیش بەشدار بوو تیا بە ئیشە بەشدار بوو پێی توانای تەلەبەکان و حەزەکەم لێرە شۆ دەستخۆشی لە بەڕێوەبەری خوێندنگاکەمان بکەم مامۆستا درەخشان ئیدارە و دەستخۆشی لەو تەلەبانە بکەم کە هەوڵ و ماندوویەکی زۆریان چێشتا ئەم ئیشانەمان ئینتاج کرد دەستخۆشی لە مامۆستایانەکەم سەرجەم مامۆستایان کە هەوڵێکی زۆریانە لەگەڵباتان ئیشەمان ڕێخست باوکاری هەموو لایەک و سوپاسیانەکەم و بەخێر سەرچاو ناوم گەشتبین ستار لە قوتابخانەی شاری بنەڕەتیم زەخرەفەکەم باسی ڕۆکە کات و زۆر سپاسی مامۆستاکەم بەکەم مامۆستا شوان کە سەرپرشتیاری کردوین.